دووبارە سڵاوتان لێبێ بەڕێزان بە هیوای ئەوەی ئینشاڵڵا ڤیدیۆکانمان لەلاتان هەبێ بەڕێزان جارێک کەسمان لەگەڵانێ دەنگ هەیە زانم مشکلەم نییە چێ دەنگ هەیە ئێستاکانە ئەکیدم ئینشاڵڵا تەسویرەکەش هەیە بەڕێزێکمان لەگەڵایە سڵاو بەڕێز کورتلاند دەستان خۆش بێ ئێستا چوار کەسمان لەگەڵایە ئەگەر سەوت و سوورەمان مەزبووتە با لەگەڵمانە ئاگادارمان بکەنەوە سوپاسیان ئەکەین زۆر سوپاس بۆ کورتلاند دەستی ئەوەش خۆش بێ کە لەگەڵمانن ئەترسم ئەمجا دەنگمان لەلایەن نەبێ زۆر باش پێتان وایە بەشەکان دابەزن وەڵاهی ئەوەی من بینیم ئەمڕۆ بەداخەوە چەندێک با بڵێن بە تەواوەتی داتاکانیان ڕانەگەیاند چەند کەس ناجح بووە چەند کەس بە دەوری دووەم ماوە بەڵام ئەوەی بینیم دەرەجە سەد نەهاتووە بەرزترین دەرەجە 99.7 ئەوە زیاتر نەهاتووە لەبەر ئەوە قەناعەتم وایە دەرەجە ئینشاڵڵا داببەزێت بە پشتیوانی خۆی گەورە ئێستەوە دوو حاڵەتمان لە پێشە یەکێک لەوانەی کە بریتی بوون لەو بەڕێزانەی کە با بڵێن معدەلەکانیان بە شێوازێک بوو لە 97 ئەوانە یان ئەوانەی دووەمەکان سێمەکان دەرەجەکانیانی گەیشتە ئاستێک ئینشاڵڵا دەرەجە دائەبەزێ بە پشتیوانی خۆی گەورە پرسیارەکان قورس بوو لەگەڵ با بڵێن گرانی پرسیارەکانی شادیارە دەرەجەکانش بەو شێوازە نەهاتۆتەوە بەڵام وەکوتم بەداخەوە یعنی ڕێژەی دەرچوون ڕانەگەیەندرا هەوڵ دەدەین لە ماوەی ئەمێک دوو ڕۆژەیە ئینشاڵڵا بزانین لە سەرچاوەی خۆ دەستمان کەوێت کە نسبەی نەجاح چۆن بووە بە ڕێژە بتوانین وەری بگرین بەڵام بە کۆی گشتی تەوەقوعەکەم ئینشاڵڵا دەرەجە داببەزێت لە بینی 2 دەرەجە بۆ 3 دەرەجە ئینشاڵڵا معدل ئەمەری دابەزینی هەیە بەڵام لە توبعامەکان و ئەوانە تەوەقوعی 1 دەرەجە زیاتر ناکرێت چکە هەر خۆی عادەتەکەی وایە تقریبا ئەوە وەڵامی 3 پرسیاری ئەو بەڕێزانە بوو سڵاو لە هەموو لایەکتان کە هاتوونە لەگەڵمانان هیچ کەس سەدی نەهێنانە تا ئێستاکانە سەد نییە مەگەر ئەڵڵاهومە ئەوانەی بۆ خولی دووەم ماونەتەوە و دەرسیان ماوە چکەوان لە ڕیزبەندەکە باز نەکراون بەڵام وەکو سەد یەکەمی کوردستان 99.7 هێناوە واللهی ئایا خولی دوو ئاسانە بێ یان گرانە بێ ئەوەیان نەکەوێتە سەر مامۆستاکان کە پرسیار دێنەوە بەڕاستی ئەویان تۆزە زەحمەت ئێمە پێ ئینشاءڵڵا ئەگەری هەر بەش چەند نمرە کەم دەکات وەکو وتمان تەوەقوعی 2 بۆ 3 دەرەجاکەین جارێک چونکە دەوری دووەم ماوە بەرنامەی بەشەکان و کۆلێژەکان و زانکۆکان چۆنە بن ئەوە نازانین ئەو بەڕێزە ئەڵێ سەری بڵند ئەڵێ بەرزترین دەرەجە 99.7 بۆ بزەبت ئەبایە سعاتی 5 عەفوەن 8:30 لینکارا بێت بۆ ئەوانەی کە ئەنجامەکان وەربگرن سعات 10:30 ئەگەر هەڵەنەم ئەگەر 9:30 بۆ 10:30 بوو پەڕەی سۆما بۆ ئەوەی وەڵامی پرسیارەکان هەر کەسێک بێ وەڵامی پرسیاری خۆی ببینێت بتوانێت بەدەداچوونی بۆ بکا با بڵێ
ئەنجامەکان وەکوتم دەبا 8:30 و لینکەکە کارا بێ ببینرێت. هەولێر کورد زۆر سوپاس دەستان خۆش بێ. دەستی ئەو بەڕێزانە خۆش بێ کە لە پشتی کامێرە و لە مۆنتاژ و لە بابەتانە کە لەگەڵمانن. ئالا ئوسامە نمرەدا ئەبەزێت ئینشاءالله ئینشاءالله 2 بۆ 3 دەرەجە ئەگەرێمان هەیە ئینشاءالله دابەزێت. بەشی کۆلێژی سەرکردن لە هەولێر هەیە نەخێر تەنها لە سلێمانی بەشی بێهۆشکاری هەیە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە لە دۆهۆک هەمان بوو ساڵی پار داخرا ئەجا ئەم ساڵ ئەکرێتەوە یان ناکرێتەوە ئەویان بەڕاستی جارێ دیار نییە. بەشە پزیشکەکانیش بەڵێ دا ئەبەزێت بەڵام بەشە پزیشکەکان ئاڵا ئوسامە پرسیاری کردووە دابەزینەکەی تەوەقوعی دەرەجەیەک لە دەرەجەیەک شتێک کەمتر شتێ زیاتر ئەو دەورانەی ئینشاڵڵا ئەمەری دابەزین. ئێوە وەرتان گرتووە گرتەوە نازانم ئێمە بەست دەرەجە ئەو بابەتانەیە وەڵای بخۆم محاولەم بەڵام چۆنەڵێیت ئەوەندانەی ئاگادار بم دەبا 8:30 و لەسەر قسەی وەزارەت سپاس بۆ دنیا گروپ دەستان خۆش بێ 86.2 تەوەقوعی با بڵێن زیاتر چارەسەری سروشتی ئەکرێت باوەڕ ناکەم بۆ شێوازە دەرەجە بۆ شێوازە دابەزێت کە با بڵێن بەشە پزیشکەکان وەکو کۆلێژ بگاتە ئاواستا خۆی هەر تەندروستی کۆمەڵ خۆراکزانی و ئەو بابەتانە خۆیان دەرەجیان کەم بوو وێرتەرنەری ئەوانە دەرەجیان تۆزە کەم بوو بەڵێ بەڵام وەکو شیکاری و پەرستاری کیمیای کلینیکی ژیانی مایکرۆبایۆلۆجی و ئەوانە تەوەقوعی ئەو شێوازە ناکەم بگاتە ئەو دەرەجێ دابەزێت. ئالاسان کۆلێژی شیکاری نەخۆشیەکان لە شێخان ئەبێتە چەند نزیکەی وەڵاهی ئەگەر هەڵە نەبم خۆی ئەوەیان ئەگەر ئێستاکانە تەمەشایەکی بکەین ئینشاءڵڵا ڕۆیشتەوە ئیشی هەبوو ئێستا ئەگەر تەمەشایەکی بکەین لە بەشی با بڵێن شیکاری نەخۆشیەکان لە شێخان خۆی هەشتاویەک بۆ خەڵکی شارەکەی خۆی هەشتاویەکی وەرگرتووە با بڵێن بەڵام تەوەقوعەکەم با بڵێن بۆ ئێمە بۆ خەڵکی دەرەوەی پارێزگا بگاتە دەوروبەری با بڵێن 85 و 84 و 85 ئەوانە ئینشاءڵڵا چونکە ئەگەر بەڕێزی دۆ بێت ئەوە شێوازێکە و ئەگەر نا با بڵێن هەشتاوێکی وەرگرتەوە بۆ خەڵکی تەندروستی ببرەوە تەندروستی گشتیە ناتوانم پۆلیتەکنیکی دهۆک شێخان 86 وەرگرتووە ببورن تەوەقوعەکەم بێت بۆ خەڵکی خۆی بەڵام بۆ دەرەوە 90 وەرگرتووە لەوانەیە هەر 3 دەرەجەیەک 2 دەرەجەیەک دابەزێت بگاتە ئاستێک کە بتوانین ئەوەی تقریبا لە دەوروبەری 87 ئەوانە بۆ گشتەکەی لەوانەیە بۆ خۆشی 83 84 بێ لەوانەیە ئەگەر دووری دوومەت هەبێت وەڵاهی لەو شتە ناگەم حاجی بیلال ئەگەر ئەزێت نەبێ ئەگەر دووری ئەگەر ئەزێت نەبێ پرسیارەکە دووبارەکەی وەڵاهی زۆر وازە باوەڕ ناکەم لە ناوازین هەبێت بەڵکو دەرەجە زۆر لە سەرووی نەوەتی شەیە بەڵێ دەرەجە لە سەرووی نەوەتەوە هەیە بە ئەکیدی بەڵام ئێمە ڕێژەکەی نازانین بەڵام بەپێی ئەوەی کە ئەوائلەکانمان بینی تەوەقوعی وەکوتم تەوەقوعی لە 2 دەرەجە بۆ 3 دەرەجە زیاتر زەحمەتەدا دنیا گروپ دەستان پێ دۆڵارێکی ئەندامەکان دەبایە سعات 8:30 بەڵاو بکرایەت کارژێڕی تەندروستی لە پەیمانگەی تەکنیکی بەردەڕەشەیە نەخێر تەنها لە شێخان ئای مەردم بەخوا دەڵێم زۆرتان بەڕێزم
تصحب بۆی چواردەچی وەرێگریا بڕۆم بەسەر ئای ئەوێ بوو نا ئینشاءڵڵا دەرەجەیەکی باشە بێت وەڵاهی 16 ئەوانە ئەگەر زانستی بیت نازانم لە چ شارێکای بەڵام بەشی باشە زیات تا لە بەشە پزیشکەکان ئینشاءڵڵا لە پێکان ئەتوانی بۆی بچیت ئینشاءڵڵا بە پشتیوانی خۆی محەممەد مامۆستا بەڕای تۆ پەرستاری چەند شەماڵ چەند وەردەگرێت بە نزیکەی بەڕێزم پەرستاری چەند شەماڵ ساڵی پار هەشتای وەرگرتووە بە زانکۆڵاینەوە خۆی 2 بۆ 3 دەرەجە دابەزین لەوانەیە بێتە هەشت و ئەگەر دەرەجە جارێ دیکە ئەڵێمەوە ئەمە بەس خولی یەکەمە بۆ خولی دووەم نازانین وردەکارەکان چۆنە بێت دەبێت چاوەڕێ بکەین بزانین خولی دووەم ئەگاتە چه ئاستێک دابەزانن لە کۆلێژی زمان سلێمانی بۆ پەیمانگە بەش پەرستاری دوای تەخەڕوج دەکرێت بۆ کۆلێژەکەی دەکرێت کوردی و عەرەبی بەکاری لا دەبێت یاخود نا دابەزاندن لە کۆلێژی زمانی سلێمانی بۆ پەیمانگە بەشی پەرستاری دوای تەخەڕوج ناکاتە دابەزاندن بەڕێزم کە تەخەڕوج کرد دابەزاندن چۆن ئەبێت ئەوە دووبارە تۆ ئەبێ بخوێنیتەوە جارێکە تەقدیم بکەیتەوە پەرستاری ئەوە ناکاتە کە تۆ تەواوت کرد ئەمجا ئەتوانی پەرستاری جارێکە بە زانکۆڵانی تەقدیم بکەیتەوە بۆ پاڕۆلێر کوردی و عەرەبی بەکاری لا دەبێت معدل لەسەر خب مشكلة هەیە هێشتا ببورن هاوڕێیان بە تەلەفۆنیش لەگەڵمانان جارجارێک ئەگەر قەتعبین لەگەڵتانە داوای لێبور نەکەین خۆم جوابی تەلەفۆن نادەمەوە دیارە لەگەڵ خێزانم سیار لەو بکەن و وەڵام وەربگرن بەداخەوە باە هەشتونی و لینک ئاکتیو بێ بەڵام دوو هۆکار هەیە بە قەناعەتی من یا ئەوەتانێکە ئەبێت کێشە لە سیستما هەبێت یا ئەوەتانی ئەبێت با بڵێن کێشەکە لە زەختی زۆری قوتابیان و خوێنکاران بێکیانەیە کۆنمرەکانیان وەربگرن زانستیم لە سلێمانی بەڵێ ئەم چێنجین پرسیارەکە زیاتر گەڕوون کەیتەوە شتی دیکە بزانینەوە چییە کۆنمرە چەندە زانستی زۆر باشە ئەگەر زانستیبی ئەوە هەر زۆر باشە لە ئایتی لە با بڵێن بەشە پزیشکەکان ئەتوانی ئینشاءڵڵا تەقدیم بکەیت و ئینشاءڵڵا وەریشەگیریت زانا ئەحمەد ئەڵێ ئەوەڵان وەکو ڕوونکردنەوە بۆ بەڕێزانەی لەگەڵمانان من ناوم سرودە کاناڵەکەمان ئاسۆی زان و بۆ سەبارەت بە پەرستاری یان با بڵێن 16 لە سلێمانی بەشی پزیشکی ئەگەر سێرێکی بکەین بزانین لە سلێمانی پۆلیتەکنیک بەشە پزیشکەکان تا بزانین لە چه ئاستێکایە و وردەکاریەکانی چۆن ئینشاءڵڵا تاوەکوکەتان بەشە پزیشکەکان بە گشتی دەرەجیان بەڕاستی بەداخەوە بەرزە لە کەلار 76 بووە ئێوارانی پەرستاری لە کەلار 74 بووە با بڵێن بۆ بەشەکانی تر ئەگەر بچینەوە تر لە سلێمانی کەمترین کۆنمرە کە هەبوو بێت لە تەندروستی گشتی ئێواران بووە 69 وەرگرتووە و بە پارالێل و ئەوانەشی کەمترین دەرەجە 71.43 بەشی پەرستاری ژنان و مناڵبوونیش کەمترین کۆنمرەی هەیە کە 69.04 بۆ پارالێلەکە گەر بەشەکانی دیکە ئەگەر تەمەشاکەین لە دەربەنیخان پەرستاری کەمترین کۆنمرەی 70.5 بووە ئەمەل هەیە ئینشاءڵڵا بێتە 68 ئەوانە ئەگەر بێت و دەرەجە بەو شێوازە بێت کە ئەمڕۆ ڕاگەیەنراوە ئێمە نازانین دەوری دووەم چۆنە بێ وردەکارەکانی دیکەش چۆنە بێت لە چەند شەماڵ کەمترین کۆنمرەی ئێوارانی 74.704 دەبووە لە هەڵەبجە 71 بووە تقریبان بەو شێوازەیە کۆنمرەکان معنی لەو نزیکانی ئینشاءڵڵا هەموو شتێک باشە بێت
ئەڵێ ئایا شیکاری نەخۆشیەکانی پێلایە ئەها ئێستا تێگەیشتم ئەگەر دەوری دووەمت هەبێت هەر نمرەکان دادەبەزێ بە ئەوانە بابەتی جوابم داوەتەوە بەڕێزم ئەوەنە بابەتی جوابت داوەتەوە نازانم چەند بە کۆنمرەشت چەندە مەرج نییە دابەزی لەوانە بتوانانی بەرزی کەیتەوە یان ئەوەتانی کۆنمرە ئێستاکانە ئایا دابەزیوە یان دانەبەزیوە چۆنە بێت با بڵێن ئەویان ئەمێنێتەوە سەر ئەوەی دەوری دووەم پرسیارەکان چۆنە بێ و کۆنمرەکان لە چ ئاستێکە ئەبن 68ەکەمان جواب دایوتمان ئەو شوێنانە لە سلێمانی چ بەشێکت بۆ باشە وەکو وتم ینی پەیمانەکان تۆزە دەرەجیان بەرزە بەڵام ئەگەری دابەزین بەشی ئایتی زۆر زۆر باشە لە پەیمانەکان ئەگەر بتوانین یان لە کۆلێژەکان کارجێڕی زۆر زۆر باشە بازارگەری و بە بازارکردن و کارجێڕی بە بازارکردن و ئەوانە شتی باشن ئایتیمان هەیە لە با بڵێن کۆلێژی بازرگانی بەشێکی زۆر زۆر باشە توان لەوانە سود وەرگرن بۆی بتوان انشاءالله تاویزی کەمی دەرەجەکانتان حیدەر کورد ئەڵێ ئایا شیکار نەخۆشەکان ئەوەی کەلار وەکو ئەوەی سلێمانی و هەولێر بڕانەکەی معتەرەفە بە تەباڕپێکراوە لە عێراق ئەوانەی من بزانم ئیشی لەسەر کراوە و بەڵێ معتەریفە بۆ دامەزراندن بە کەڵک دێ ئەتوانی ماستەریش بخوێنی بەڵام ئەوە 2 ساڵە و 4 ساڵەیە ئاگاداری ئەو حاڵەتە تکایە پەیمانگەی پزیشکی ئێواران بەشی پەرستانی چەندی بەڕێزەکەم لەکوێ هەنی ئەوەیان گرنگە لەکوێ چەندی ئەوێ ئەگەر لە سلێمانی بێت تقریبان دەوروبەری هەفتا و پێنج ئەوانە کەمترین کۆنمرە بوون 75 لەو دەورانە بووە ئەگە هەولێر بێت لە تەختەق 66 بووە کەمترین کۆنمرە بووە لە سۆران و ئەوانە تقریبان دەوروبەری 66 ئەوانە بووە ئیتر بەو شێوازە بوو ینی بەڕاستی دەرەجەکان سلێمانی ساڵی پار ئەگەر هەڵە نەبوو لە دەوروبەری 98 شتێکی وەرگرتووە بەس دڵنیا ببمەوە لێی پزیشکی گشتی سلێمانی 98.30 وەرگرتووە تەوەقعەکەم بێتە 98 بێتە 97.8 ینی لەوەندە زیاتر باوەڕ ناکەم ئەمەلی دابێت تکایە پەیمانگەی پزیشکی ئێواران وەڵام باشە بازانم لە هەولێر کۆلێژ پزیشکیان وەری دەگرێ کۆلێژی پزیشکی ئەگەر ئێستا تەماشاکەین هەولێر پارەکە تقریبان 97.8 وەرگرتووە ئەو پەڕێکە بێتە تقریبا 97.2 ینی هەر لەو دەور و بەرانە بێت باوەڕ ناکەم زیات پەروەردەی سۆرانیش کۆنووری پارێزگای هەولێرەوە والله ئینشاءالله لەوانەیە ئەمڕۆیە سبەی سۆران تەواو بێت بەڕاستی تا 16 مانگی حەوت هەموو زانکۆکانمان کۆتایی کرد ئینشاءالله ڕۆژی دوو ڤیدیۆمان داناوە و بەرنامەی ئەومان هەیە هەر بەشێک لە هەر شارێکە ینی بۆ نمونە بەشە پزیشکەکان لە چەند شار کۆلێژی پزیشکی لە 6 زانکۆ هەمانە هەر شەشی بەتەنیا بۆ هەموو بەڕێزان عرض بکەین بۆی بە ئاسانتر بتوان بگەنە ئەوانە و بەرنامەمان هەیە هەموو ڤیدیۆکانمان بکەینەوە یەک بۆ هەر زانکۆیەک بەتەنیا با بڵێن هەر زانکۆیەک ئەگەر کەسێک ویستی زانکۆکە بە گشتی ببینێت بەرنامەمان هەیە ئینشاءالله سەردانی زانکۆ و پەیمانگەکان بکەین بەشەکان بناسێنین بەڵام وەکو ئەوەی کە بەڕێزت داوای سۆرانەکەی سۆران ئینشاءالله لەوانەیە یان تەوەقعەکەم سبەینە سۆرانیش تەواو بێت بە هەموو وردەکارێک ئینشاءالله بەڕای تۆ نمرەی حەفاسی لە هەولێر چی وەری ئەگرێ لە زانکۆ وەڵاهی بەڕێزم لە هەولێر با بڵێن بەشەکان زۆرن بە تایبەتی پزیشکیەکان زیاتر لە دەوروبەر ئەمەلی وەرگرتنی زۆرە 73
لەوانەیە بەشەکانی IT و ئەوانە لە پەیمانگا لە کۆلێژەکانیش لە کۆلێژی زانست هەمی کیمیا و بایۆلۆجی و ئەوانە نەبێ تەوقعکەمەوان کە هەمووی وەربگرێ IT احتیمالی کەمە وەریبگرێ چکە ITش داخوازی زۆری لەسەرە بەڵام بەخۆی گشتی تقریبا کۆلێژە پزیشکەکان و ئەندازیارەکان نیوەی زانستی لێ دەرکە باقیەکەی ئینشاءالله 73 ئەمەلی وەرگرتنی زۆرە لە زۆربەی بەشە بایۆلۆجی پزیشکی و پەیمانگەی دەرمانسازی ئەگەری چەند هەیە ئەو ساڵ طبعا دەرمانسازی ساڵی پار 85 بۆ 88 وەرگرتووە بە توقعی يعني 84 و ئەو نزیکیانە تەوقعی زیاتر دابەزین ناکەم يعني هیچ مەجال نیە لە هەولێر نمرەی زۆر داببەزێت چونکە کەس نمرەی ڕاستە سێ یەکەمەکانی کەم چیا بووە بەڵام با بڵێن بەشی دیکەمان زۆر بووە ئێمە کۆمەڵە بەشی دیکە هەبوو کە ئەتوانین با بڵێن تەڵەبەی دیکە لەوانەیە 95 زۆر بێ لەوانەیە 97 زۆر بێ لەوانەیە ئەو دەرەجانەی ئێمە لە پشتی یەکەمەکانەوەن با ئەمە دەبێت زیاتر پشت بەوان ببەسین چونکە ئەوان یەکلایەکەنەوە چۆنەڵی وەزعەکە چۆنە بەشەکان تا چەند با بڵێن ئەوانەیان هەیە کۆنمرەی 73.4 بەشی وەرگێڕان وەرمەگرێت لە زانکۆی سلێمانی وەرگێڕان لە زانکۆی سلێمانی کۆلێژی زمان وەرگێڕان لە سەلاحەددینەوە سلێمانی وەرگێڕان 75.822 وەرگرتووە ساڵی پار ئەگەر بێت و ئەم ساڵ دەرەجەدا بەزێت ئینشاءالله ئەمە زۆرە و ئەگەر کردیت بتوانانی یارمەتیت بدات کورت بۆی لەوانەیە بتوانین ئینشاءالله وەربژیت کە پرۆگرام سازی ڕانیە کە تازەکراتون وەڵای من تەوقعی 85 بۆ 90 بۆی کردووە هەر لەو دەورانە بێت زیاتر دانا بەزێت چکە دڵنیام داواکاریشی کوردبووی ئەڵێ من وێژەییم وێژەی کێشە نییە گرنگ ئەوەیە دەرەجەی ئینگلیزیت باش بێ کە 20 نمرەی لەسرە بۆ کردێت تاوکو یارمەتی دەرت بێ بە 75 بەر بۆ ئەوی بتوانێت یارمەتی دەرت بێ لە کاتی چۆنەڵی پڕکردنەوەی فۆرمەکە و وەرگرتنەکە ئینشاءالله ماشەڵڵا پرسیاریشی زۆرمان لەگەڵایە حاجی جان وەڵاهی لینکەکە ئەبێت لە با بڵێن ئەوە وەزارەتی خوێندنی باڵا www.ئەزمونەکان.com با بڵێن بە لاتینی بنووسە ئەزمونەکان حتمما ئەگەر ئێمەش دەستمان کرێت دایانێن بە ئەکیدی بەڵام بە کۆی گشتی وەکوتم ڕەنگە کێشەکە لەوە دروست بوو بێت کە زەختێکی زۆری تەڵەبەی لەسرە بۆ ئەوەی نەتیجەی خۆیان وەربگرن بەڵێ کردیت مەجبوریە نەوەڵا اختیاری نییە و 100% دەبێت جێبەجێ بکەیت سروایڤال ئێکسپێرت کاکسیدات ئەیوب بەداخەوە پرسیارەکە ڕش کردوتەوە میران ئەڵێ کۆلێژی پزیشکی هەولێر چەند وەرەگرێ بە پێشبینی وەکوتمان دەوروبەری 97.2 لەو دەورانە ئومێدمان هەیە ئینشاءالله بەو شێوازە بایۆلۆجی پزیشکی و پەیمانگەی دەرمانسازی ئەگەری چەند هەیە بۆ هەولێر لە بایۆلۆجی پزیشکی ساڵی پار 93 تقریبا 92 وەرگرتووە بۆیە تەوقعکەم ساڵ بێتە 92 91 لەو دەورانە ئینشاءالله دەرمانسازی ژۆکوتمان لە دەوروبەری 83 بەسەرەوە احتیمالی ماوسەگیان من 2009 خۆنی دوانزەم تەواو کردووە تەخەروجشم کردووە بەڵام دەبێت لە بەشێکتر بخوێن بە فۆرمی زانکۆڵایان پڕکردەوە بە دەرەجەی وەرگیران بۆ بەشەکان بەی ساڵی 2009 وەرەگیرم وەڵاهی لەبەرەوەی بە پارالێل و ئێواران ئەتوانی 2019 19 بۆ 20 بۆ 21 بۆ 22 بۆ 23 بەڵێ بە پارالێل و ئێواران ئەتوانیت تەوقعم وایە کێشە نەبێ هەر لەگەڵ ئەم ساڵە حسابت لەگەڵا کرێ باوەڕ ناکەم
بتگەڕێنەوە چۆنەڵی بۆ قەدیمتر ئینشاءالله. ئەیسیا بایۆلۆژی پزیشکی و ئەو وەڵامماندایەوە بە بڕوای تۆ ئەم ساڵ کەمترین کۆنەوە بۆ پزیشکی نیشتەمانی چەندە بێت؟ وەکوتمان لە دەوروبەری 97.8 و ئەو دەورانە تەوەقعەکەین خۆی ببینێت. سەنگین ئابلاغی ئەڵێ بە بڕای وەڵامماندایەوە کوردبۆی ئەڵێ بۆ وێژەی لە 1970 و ئەوانە بەڵێ وەکوتم ینی ئەگەر وێژەیی بێت زیاتر با بڵێن زانستە مرۆڤایەتیەکانە یان لە پۆلیتەکنیکە کۆلێژی تەکنیکی کارگێڕیمان هەیە با بڵێن ئیدارە اقتصادمان هەیە ئەوانە بەشی باشیان تیا هەیە ئەتوانیت سودیان لێ ببینی ئینشاءالله. شێخ موحسین ئەڵێ علوم کیمیا چەند وەرەی لە سلێمانی تکایە؟ وەڵاهی علوم کیمیا ئەگەر سەیریکەین بۆ ساڵی پار طبعاً ئێمە زیاتر پشت بە وەکوتم بەوانە زیاترە بەسین وەک لەوەی کە ساڵانی پێشتر چۆن بووە زیاتر پشت بەوانە بەستین بۆیە تۆزێک چۆنەڵیت ئەبێ سەیرێکی ئەو هەر بکەینەوە ببینین بزانین لە چه ئاستێکەیە تاوەکو بتوانین ئیسفادەی لێ بکەین. لە کۆلێژی زانست ئەگەر بەڵێ کیمیای هەولێر 80 وەرگرتووە 80.8 لەوانەیە تەوەقعەکەم بێتە 79 ئەوانە بە نزیکەی ئینشاءالله بە پشتیوانی خوای گەورە. سەبارەت بە عەفوەن لە سلێمانی ئەو داوای کردووە بەداخەوە من باسی هەولێرم لەگەڵا کرد ببوورە 86 وەرگرتووە لەوانەیە بێتە 84 83 84 و نیو لەو نزیک ئینشاءالله. بڕۆم ئەو باس وەڵامماندایەوە ئاریانکار پیاسۆ 60 لە سلێمانی چ بەشێکی چاک وەری دەگرێت؟ وەڵاهی بەشی چاک نازانم لە چ ڕێکەوە باسەکەی بەڕاستی بەڵام بەشی چاک زۆرن چۆنەڵێت بەشە پزیشکەکان هەن بەشی من بۆ خۆم زیاتر تەرکیز ئەم ساڵ لەسەر ئایتیەکەمەوە لەبەرەوەی هەستەکەم ئایتی زیاتر سوودی لێ ببینیت وەک لە با بڵێن ئەوانەی تر بەشە پزیشکەکان هەستەکەم هێواشەوەش خەریکە ئەویش پڕە بێت خەریکە جێگە نامێنێت خەریکە ئیشوکار کەمە بێتەوە بەڕاستی لەبەرەوەی خەریکێکی زۆری ئەهلی و حکومی و زانکۆ و پەیمانگەکانمان هەیە لە پزیشکەکان بۆ هیوای ئینشاءالله بتوانین سود لەو بەشانە ببینین. ئایتی خراپ نییە لا بەشە کارگێڕەکان کارگێڕی کار و ئەوانەش بەشی باشن بەڕاستی ئەتوانی سودیان لێ ببینی ئینشاءالله. وەڵامی ئەوماندایەوە کە بەشێکی باش وەرێگرێت شۆخی موحسین وەڵامماندایەکە کیمیا لە سلێمانی چەندی ئەوێ نزیکی 84 مان باس کرد. ئەوانەی دیکە تقریبا ئەو پرسیارانە هەموویمان وەڵام داوەتەوە بەڵام تۆزێ پەلەتان کردووە لە ئەوەی کە چاوەڕێتان نەکردووە بەداخەوە ئەتوانین بڵێن هەشتا گرنتیە بۆ علوم کیمیا لە سنووری پارێزگای هەولێر نەخێر گرنتی بە هیچ کەسێک ناتوانرێت مەحاڵ سەلەی گرنتی لەبەرەوەی مە خولی دووەممانمەوە ئەبینیت کە دەرەجەدا بەزێت زانکۆکان بە هەلی ئەزانن ساڵانێکە بەشی زیاتریان کردوێتەوە کورسی زیاتریان کردوێتەوە ئێستا کورسی کەمەکەنەوە نازانین یانی ئیشەکە بۆیە گرنتیدان نییە لە بابەتە ئەو پرسیارانە مەجبوریان اختیاری بەڵێ سوپاس دەکەین دەستان خۆش بێت طبعا بەڵێ مەسلەی با بڵێن کردێت ئیجباریە و بەدەستی کەس نییە ئەبێ حتمما بیکەیت. ئەو پرسیارانەمان هەمووی جواب داوەتەوە داخۆ پرسیار دووبارەمان زۆرە زانکۆی سلێمانی پەرستاری 88 وەرێگرێت دیە مکەڕەم وەڵاهی تۆزێک 88 و 93 و تۆزێک دوورن لە یەکەوە بەڵام بەش ئینشاءالله خوای گەورە
بکا بە قسمەت و نەکە 85 وەربگرێت ئێمە نازانین چونکە بەڵام بە پێی ئەو پێشببینی و ئەو داتا زانیاریان لە بەردەستمانن بە نزیکەیی بەو شێوازەیە بەڕۆی ساڵ ویش لە سلێمانی کەمترین کۆنمرێت چەنە بێ زەحمەت وەڵامماندایەوە کە وتمان دەوروبەری 96.8 و ئەو دەورانەیە لە سلێمانی هەفتانۆ چ بەشێک وەرد ئەگرێ وڵی خۆی بەش زۆرن ینی من زۆر جار ئەو تێبینیەکەم بەڕاستی نووسیوە سەبارەت بە مەرزەکانی کۆنمرە و ئەو بابەتان یان زۆر جار پرسیارمان لێکرێ ئەڵێ ئەو کۆنمرەیە بۆ چ شوێنێک باشە یان چ شوێنێک وەرێگرێت جاری وا هێت و 100 بەش هەیە کە وەرتەگرێت دائما هەفتاونە و هەشتا و ئەوانە بە من ئایتی پزیشکەکان یان با بڵێن کارگەڕێکان ئەوانە زمانەکان ئەوانە ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت و زۆر زۆر ینی ئیسفادەی لێکەی ئینشاءالله خەلیفە پابلۆ ئەڵێ تا ئێستاکانە سایتەکە لەکەم من نەبووتەوە چی بکەم مامۆستا وەڵی ئەبێ سەبەر بگری تاوەڕێ بکە تاکو تۆزێک لۆت لەسەر سایتەکە کەمە بێتەوە تەوقعەکەم هەر ئەوە کێشەکە بێ ئینشاءالله وەلەو ئەوانەی کە تا ئێستا لەگەڵمانە نازانن ئایا تا ئێستا کەس توانیوێتی کۆنمرەی خۆی وەربگرێتەوە یا ئەوەتانی هێشتا لای کەس نەکراوە ئیمانەڵێ پەرستاری گشتی نوری هەولێر چەندی ئەوێ بە نزیکەی تەمان لە هەولێرە یەک پەرستاریمانەیە وەکو کۆلێش تقریبا ئەگەر هەڵم 93 وەرگرتووە با هەردوو دەرەجە دەرەجۆنیە دوو دەرەجەدا بەزێتەوە ئەگەر باسی پەیمانگەکانی شەکەی لە 66ەوە کە ئێوارانێتی هەتا ئەگاتە با بڵێن 1970 کە زانکۆڵایەتی تقریبا وەریگرت زانکۆی سلێمانی پەرستاری زەحمەتە والله ئامارەکان ڕانەگەن لە بەداخەوە بەداخەوە ئەوایە وەزارەت ڕێژەی دەرچوان و بە نزیکەی ئەو کۆنمرانەی کە هاتووە لە ئاستێکایە و ئەو وردەکاریانەی باز بکردا بۆی قوتابیان و خوێندکاران بتوان سوودی لێبێن بەڵام بەداخەوانەی هیچ باز نەکردووە تەنهاوەی کە لە ئەوایلەکانمان بینیوە دەرەجەکان زۆر بەرز نین ئینشاءالله بە ئومێدی ئەوەی خی گەورە یارمەتی دەربێ ئینشاءالله کۆنمرەکان دابڕێت باشە لە سن کردیت ئەو دەرەجانەی لە بابەتەکان حساب مەکتەبە یاخود میزانی نەخێر ئەوەی کە با بڵێن لە وزاری هێنا بەڕێزت پۆلی دوانزەی لە پۆلی دوانزدا لە وزاری چند تێناوەتەوە ئەوە لەگەڵ حساب علوم کیمیا لە سلێمانی چنێوێ وەڵاممان داوەتەوە بڵاو معدلم 64.26 لە ئایتی وەرەگیرم بەس لە کولیە و بەبێ پارە جا ئەبێ سەیری بازرگانی بکەین بزانین ئایا بازرگانی چەندی وەرگرتووە ئەگەر لەو ئاستەیە بوو بێت ئینشاءالله چونکە لە سلێمانیە با بڵێن زیاتر تەکنۆلۆژیای زانیاری 74 وەرگرتووە با بڵێن ئایتی لە سنووری سلێمانی کە هەیە و لە بازرگانیە غەیری کولیە علوم کە 84 و 5 وەرگرتووە تەنها لە بازرگانی هەیە کە 74 وەرگرتووە دەتوانین بڵێن هەشتا گرنگتر نابێت معدلم 64 وەڵامدایەوە نمرەی ئینگلیزی زۆر گرنگە بۆ کۆلێژی نەخێر لە ئەو کرێدیتی نییە لەبەرەوە نەخێرنەوەڵا هیچ ئەهەمیەتێکی وای نییە تەنها چەندێ دەرەجەت بەرز بێ سوودی زیاتر ئەوانەمانجا چ بەشیش پاش 78 زانستر لەگرێ لە سلێمانی وەڵی وەکو وتمان ینی ئایتی لە بازرگانی وەرێگرێت بەشە پزیشکەکان هەندێکیان وەرێگرێت بە پارالیل و ئێوار ئەوانە بەشی باشن یان ئەتوانین لە سلێمانی سوودیان لێ ببینی زیاتر ئەو بەشانەیە ینی ئەوانە بتوانین استفادەی لێ بکەین ئینشاءالله با بڵێن ئەو پرسیاران زانکۆ سلێمانی وەڵاممان داوەتەوە هەفتەکەمان جواب دایەوە
ئەو پرسیارانە هەمووی دووبارە بەداخەوە شاگوڵ وەڵامە پرسیارەکەی سڕیوەتەوە بەداخەوە دەزانین لە ئەوەمان وەڵامدا کۆچمان هیوزاری حسابەکرێت دوای تەخەڕوج بەشی تر بخوێنیتەوە شەهادەی پێشوو دەمێنێ یان ڕەفز دەکەێتەوە ماوەسەرجان سپاس بۆ نا ڕەفز نابێتەوە من بۆ خۆم دوو پەیمانگە و کۆلێژێکم هەیە و هیچیشی ڕەفز نابێتەوە زۆر زۆر ئینشاءڵڵا دەرەجەش دابەزێت بە پشتیوانی پەرسانی گشتی چەندی ئێوە لە سنووری پارێزگای هەولێر وەڵام با بزانین پرسیارمان لێ نەڕوات ببوورن پرسیارەکان زۆر زۆرن بەڵام وەڵامی پرسیار دووبارەی زۆر زۆر تایە لەبەرەوە ئەبێ بەڕاستی پرسیارەکان خوێنینەوە باشە وەڵاممانداوەتەوە ئینشاءڵڵا وەکوتمان دەرەجە بەزێت بە پشتیوانی خوای گەورە دوای تاخەڕوجش ئەخوێنیتەوە و شادەکەت ڕەفز ناکرێتەوە ئەوانەداتەوە ئەوانەی سەرکەوتوو بوون بە ئەکی دەمەش پیرۆزبا یان لەکەین خات و ڕازی ئینشاءڵڵا وڵایەک سەرکەوتوو بن ئەوانەی کەوتونەتە دەوری دووەمیشەوە ئینشاءڵڵا دەرەجەی زۆر زۆر باش دێنن ئایتی باشتریان علوم کۆمپیوتەر ئایتی فراوانترە وەکو لە علوم کۆمپیوتەر ڕەنگە ئیشی زیاتر بێ ئەگەر لە علوم کۆمپیوتەرش بتوانانی سەرکەوتوو بی و بەباشی بخوێنیت ئەتوانم بڵێم تقریبا جیاوازی شوانە ئایتی کەمێک باشترە لە علوم کۆمپیوتەرەکە بەڵام بۆ مەرجەی ئایتیەکەش لە علوم بێت یا لە هەندەسە بێت ینی ئەو کاتە باسەکەین بەرسانی گشتی سنووری هەولێر ئیمان خان وەڵامماندایەوە وتمان ئەگەر کۆلێژ بێت لە دەوروبەری 1.92 ئەوانەیە ئەگەر پەیمانگەش باسەکەی لە تقریبا 78 و بەسەرەوە هەتاکو 84 هەبووە کریدیت ئەوەی حساب دەکرێت جوابماندایەوە بەشێشی باشوەری ئەگرێ سلێمانی وەکوتمان ئەو دەنەزانێ حەفتاکان و ئەوانە بەڕاستی دەرەجەکان لە دەوروبەری پزیشکی و ئەو بابەتانان زیاتر پەیمانگە پزیشکەکان ئایتی یان با بڵێن بەشە کارژێڕەکان زمانەکان لەو دەورانە زیاتر ئیسفادەی لێەکەی دەرەجەتان وەرگرتەوە جەماعەت وەڵاهی ئەو پرسیارە سوالی خانووی کردم بەڵام تا ئێستا وەڵامێکم وەرنەگرتووە دەرەجە دادەبەزێت بەڵێ ئەکید پەرستاری گشتی پرسیار وەڵاممان داوەتەوە ئیمان خان 3 جارمان وەڵام داوەتەوە هیوادارین گوێت لێمان بوو بێت وەرجێڕان چی دارکۆ محەممەد وەرجێڕان ئەگەر ئەزێت نەبێ ڕووکردنەوەی زیاتر بێت ئێنەوە پرسیارەکە لە پێشترەوە نەمبینی بێت داوای لێبوردنمان ئایتی باشە سڕکردن مەسلەی سڕکردن تەنها لە با بڵێن لە هەولێر و لە سلێمانیە هەیە وەکو پەیمانگە ئەگەر باسی سنووری هەولێرەکەیت تقریبا ساڵی پار بەرزکەی ئەگەر ببینەوە ئێستاکانە سڕکردن 76.960 تقریبا 77 وەرگرتووە 73 پارالێلەکەی بۆتەوە پاکەن هەر ئەویش وەکوتمانێ دەرەجەیەک احتیمالی دابەزین ئەکرێ ئینشاءالله هەفتا دوو لە سلێمانی بەشێکی باش بەشێک باشە و کوتمان پزیشکەکان زائیدەن ئایتی و ئەوانە کاگە حمەژیان بەڕاستی کاکزانە عەفوەن لەوێ زیاتر ئیسفادەی لێەکەی وەرگێڕانە هەفتاویەک کاکە دەرکۆ ئەگەر لە سلێمانی باز بکەین
وەرجێڕان لە کۆلێژی زمان باسمان کرد لە زانکۆی سلێمانی 75 وەرگرتووە بە زانکۆڵاین تەوەقعەکەم دەرەجە دابەزێ بەڵام بۆ هەفتاوێک ئەگەرەکەی بەڕاستی کەم مەگەر ئللا ئەگەر کردیت هاوکارت بێ و بتوانیت پێشی بخەیت من زانستی بە سلێمانی بەکۆمەکەی 67 ئەبێ لە بەشێک زیاتر 67 ئەوانە زیاتر لە کۆلێژەکانی با بڵێن زانستە مرۆڤایەتیەکان کارگێڕیەکان کارگێڕی و ئابووری یان کۆلێژی تەکنیکی کارگێڕی سلێمانی و ئەوانە زیاتر ئیسفادە لەوان ناکەی بەڕاستیان لە پەیمانگای ئایتیەکان ئەتوانی ئیسفادە بکەی شان یارە وەڵامماندایە باشوەری ئەگرێ لە سلێمانی وتمان زیاتر لە دەروبەری پەیمانگە پزیشکیەکان و ئایتی و کۆلێژەکانی با بڵێن حتا کۆلێژی ئایتی ئەگەر سەرڤیڤال ئەکسپێرت وەڵامماندایەوە کە وەزاری حسابە ئایتی و ئەوانە لەلایەن کاگرامیارەوە هاتبوو وەڵامی ئەوشماندایە وتمان ئەگەر ئایتی با بڵێن ئایتی و زانستی کۆمپیوتەرشان لە زانست بن ئایتی باشترە ئەگەر لە ئەندازیاریش بێت زانستی کۆمپیوتەرەکە لە ئایتەکە باشترە بێت بەشی ئایتی چەند نمرەی دەوێت لە بەڕێزم لە هەولێر تەنها لە کۆلێژی زانست بەشی ئایتیمان هەیە تقریبا 85 ئەوێت تقریبی جەنابن لەسەر شوێنێک فۆرم پڕەکەیتەوە بەڕێزم ئێمە ساڵانە لە زانکۆی پۆلیتەکنیک بووینە فۆرممان پڕ کردوتەوە لە تۆماری گشتی بەڵام بۆ ئەم ساڵ جارێک جێگەمان دیار نییە هەتا کاتی خۆی نەیەات ئەو کاتی شەڵایمە هەر لە کەناڵەکەمانەوە هەم لە ئینستاگرام و هەم لە یوتیوب شەڵا بەڵاوێکی باش ئێستا پارەی پەرستانی چۆنە کۆلێژەکەی 2,200,000 پاش داشکان کە خۆی لە ئەسڵا 4 ملیۆن بووە پەیمانگاکانیشی 1,100,000 کە خۆی لە ئەسڵا 2 ملیۆن واللهی طبعا ئەوە ئینشاءالله ڤیدیۆمانە بێت لەسەر علوم کیمیا ئەوە شکوگومانی تیانی ئینشاءالله بەڵام بۆ دنیای بەڕێزیشت پێت بڵێم مادام لە سلێمانی ئەگەر لە سلێمانی لە ڕاپەڕین و گەرمیان بەڵێ ئەمەلت هەیە 100% ئینشاءالله چکە لەوێ 65 بە 62 وەرگرتووە بەڕێزت ئەگەر حەفتا و ئەوەندان بەشێکی یانی ئینشاءالله بە ئەکیدی استفادەی ئەوانەمان وەڵام داوەتەوە 95 لە زانستی چ بەشێ وەری دەگرێت وڵی 95 لە دەوروبەری تووسەیدەلا ئینشاءالله پەرستاری بێهۆشکاری هەلارسازی ینی لەو نزیکانە ئینشاءالله لەو دەوروبەرانەیە 95 بە پشتیوانی خۆی مێ دەکرێت ئینشاءالله سەیدەلە نزیک بێ لێەوە باسی پارەی پەرستانی وەڵام مادایەوە کە ئەمە ساڵانێک چۆن فۆرم وەڵام ئەو بەڕێزانە لێمان تێکەڵاو شێخی وەڵام لا گەرمیان بەشی ئایتی لە هەولێر باسی
کۆلێژی زانست هەمانە کە نزیکەی 85 ئەوێ باشە پزیشکیشی تاتر وتمان تەوەقعی 97.8 ئەواناتی نزیکەی دەورەبەری 97 ئینشاءالله وەرەگرێت وەرگێڕان چەندە وەرگێڕان زمانی 75 شتێک وەرەگرێت توقعي داوودين زحمة كشتنا كشتنا هو كان في شونالي أو كان درجة كان يعني ولا ولا بروت وزي زحمة أنا يوري بكتواني خواهي إن شاء الله إن شاء الله ونتكلم مع أدور بالعمل وأنا هي بدأ دوباره وأنا مهمة بوصل أو أنا muito بداخل عموما هولندا لكن أستفاد والله موتي زان فتابت أو أنا مهمة نوت کۆمەڵناسی تازەیە بەشی کۆمەڵناسی لە سلێمانی لە زانستەکان با بزانین بە نزیکەیی کۆمەڵناسی زانستەکان لە سلێمانی 63.478 وەرگرتووە هەر لە دەوروبەرانەی ئینشاءالله کاکەڕامان وەڵڵا وەڵام منداوەتەوە بمبورانی ئەوانەمان هەمووی وەڵام ئێستا هەندێک پرسیاری تازەمان بۆ هاتووە بە ئامادەش ببینین بەڵام بەداخەوە ئەگەر بکرێت بیان بینین هەفتەنێک 12 دقیقە دەتوانین نبین پرسیارەکان ئەوەندە دووبارە يعني نازانم ولا دووبارەکان من تاوەکو بتوانین يعني پرسیارێکی زۆر زۆر هاتووە بەداخەوە بەڵام ئێستا ئەوانەی دووبارە تیان هەندێکمان لەبەر ئەوانەمان هەمووی زۆر داوە بۆ زەختی ئەوەیە يعني تۆزە سەبرتان هەبێ هەتا سبەینی ئینشەڵڵا هەموو شتەکان نەتەوان نەتیجەکانتان وەربگرن پزیشکیشی مەزگی تا وەکو وتمان کە بین کۆرمرە لەوانەیە ئەگەر لە درۆ پارێزگا یان لە زاخۆ لەوانەیە بگاتن 96 زەمان خۆی پارەکە لەو دەورانەوە ئەگەر هەڵە ئەنی ئێستا زیاتر لە 10 پرسیاری IT 64 زەحمەتەوەری لاگەن ئەوانە هەمووی دووبارە
76 علمي حتى شش علمي لە هەولێر با بڵێم زیاتر لە بەشەکان بەتایبەتی لە ئەم سوانتی زیاتری لێتی با بڵێن ئەو بەشانەی کە کارگێڕین یا ژمێریابی و ئەو بابەتانە ئەتوانی سوودیان لێ ئەوە وەڵامی يعني سلام بێزانکۆی سلێمانی هەیە نەخێر نییە لە زانکۆی ئیسلاح الدین و لە زانکۆی چەرمۆ هەیە ئەڵێن کە تەواوێکەی ئەتوانیت ئیش بکەی کلاس طبیعی ئیش بکەی بەڵام تا ئێستا لەو حیزم نەبین دایم تا چەند توانانە لەو باشە بەڕێزەکەم زمانی عەرەبی لە هەولێر زمانی ئینگلیزی ئەگەر هەڵە نەبم لە دەوروبەری ئەگەر کۆلێژی زمان بکەینەوە صلاحەدین کۆلێژی زمان وعربي 61 بوينت أولا بدأ استشار لهناك بريد باراليل كوليج أنا ذيك في كوليج مثلا بالنسبة نخ بوينتات شكاري نخش لابد كم زين ئەگەر ببینینەوە بە شێوەیەکی پزیشکی لە شیکاری هەڵەبجە ڕاپەڕین چەرم شکاری هەڵزانی پۆلیتەکنیکی سلێمانی 88 وەرگرتووە هێشتا نزیکە ئینشاڵڵا عەمەلێکی باش علم کۆمپیوتەر لە سلێمانی تەقریبەن دەوروبەری 84 بوو ئەگەر ئەوانە هەمووی کۆمەڵ فیزیای پزیشکی بەداخەوە بەڵێ ئەوانە هەمووی بەڕاستی ئەو پێشەیە دەوامان لێ کات فیزیای پزیشکیمان هەموویان پزیشکی سیستەم شۆخی موحسین ئەڵێ بن ئەوانە هەر هەمووی ئەوە بێپارێزماندا شتێکی ئەوانەی ئێمە کە وەڵامی نەکرابێ ئەوانە هەر هەمووی دووبارە
يعني تا ئێستا پرسیاری نووسییانە بوون هەر هەمووی ئەوانەمان وەڵام دا سەماخان ئەڵێ دەنگت باش نایە ببوورە وەڵا ئێستا دووبارە جەماعەت هەر هەمووی دەنگاوەکە کە سەوتم خراپە ئەگەر سەوتم خراپە بۆ زووتر دەنگتانەکەم ڕەحمەتن بە بزانین کۆمەڵناسی جارێکی تر سەیریکەینەوە لە زانستە مرۆڤایەتیەکان تاوەکو کۆمەڵناسی 63.5 وەرگرتووە سەماخان بۆ هیوایی گوێت لە دەنگم بوو بێ زانستەکانی کۆمپیوتەر کاکە ڕەسەن پرسیار هات زانستەکانی کۆمپیوتەر لە کۆلێژی زانست ئەگەر سێریشی بکەین زانست کۆمپیوتەر زانستەکانی کۆمپیوتەر با بڵێن CS 80.5 وەرگرتەوە بەڕێز 80.5 بەشی کیمیا کیمیا چەند بگرێت هەندسەی کیمیا یان پرۆکیمیای مەبەستە زۆر باشە زانستەکانی کۆمپیوتەر کاکە ڕامین جوابماندایەوە وتمان 80.5 وەرگرتووە ئایتی بە 80 کەمێک زەحمەتە کاکە هێرشتاو وانە پەیوەندیدارەکانی پرۆگرامسازی و کۆمپیوتەر ئینگلیزیە بیرکاریە کیمیایە عفوا فیزیایە فیزیا لەگەڵ فیزیا بیرکاری ئینگلیزی بۆ کۆمپیوتەر و پرۆگرامسازی سڵاو لە مامۆسای گوڵلەشتاقی یاخوا سڵاو کاکە دڵشاد هەر سەلامەت بن یا ڕەبی بە هیوای سەرکەوتن بەشی کیمیا و پترۆکیمیا وەڵامی خاتونەوەمان بدەین کەمترین کۆنەمرەکان لە ئەندازیاری کیمیا و پترۆکیمیا بەڕێزم ئەندازیاری لە زانکۆی سڵاحەدین کیمیا و پترۆکیمیا 86.6 وەرگرت لە کۆیە کیمیاوی 1.7 وەرگرت لە سۆران ئەندازیاری کیمیا 8.72 وەرگرتووە لە پۆلیتەکنیکی هەولێر تەکنیکی ئەندازیاری دهۆک عەفوەن ئەندازیاری کیمیایی 78.245 وەرگرت وەڵاهی سۆما بە پشتیوانی خوای گەورە یان چەنجینگ ئەگەر تۆ گۆڕانکاری لە خۆتا نابێت شەدید زۆر زۆر ئێمە دائیمان قسمەتێکمان هەیە کە خوای گەورە بۆی داناوین ئەبێ باوەڕمان پێی هەبێ بۆیە باوەڕت بەوە هەبێ کە بۆنمرەی بۆت هاتۆتۆ ئیشەڵا بەشێکی باش خوای گەورەیەکە بە قسمەتت بە هێمنی بە هادئی لەسەر خۆت سەیری ڤیدیۆکانمان بکە هەموو بەشەکان ببینە ئەگە پرسیارت هەبوو بۆمان پێرە ڕوونکردنەوە دەبینە تاوەکو دڵت ڕێزەکان فیشێکش گرانە بە 3000 باشە 84 چی وەری ئەگرێت 84 لە هەندەسەکان لە نزیکی چارەسەری سروشتی پارالێلی شیکاری و پەرستاری ئینشاڵڵا نزیکن لێ قسە لەگەڵان ئەندازیاری شارستانی و ئەو بابەتانە نزیکن پەیمانگە پزیشکەکان وەڵاهی سۆما خانەگەری کەم نازانین بەدا تەسووری زانستی پێوەری ئەگرێت بەڕێزم ئەوانە لە پەیمانگەکانی ئایتی و دەوروبەرە ئەتوانی سوودیان لێ ببینی ئەگەر کۆنەمرەش دابەزێت
لە تەختە قۆڵانە احتیمالی شیکاری و تەندروستی کۆمەڵ و ئەوانە بە ئێواران ئیسفادەی هەیە. کۆنەوەش شەڕ بێت بەشی پەنسەری ئەهلی لە کۆی تەختە دەگیرێت نا شەڕ زۆر هێزی لە سپاسی هەڵمان نەبوونا 84 ئایتی وەرەگرێت ئینشاءالله نزیکە لێیەوە ومێ دەکرێت ئینشاءالله کۆلێژی زانست وەری بگرێت 84 زانستی وەرەگرێت لاژیا وەڵامماندایەوە 62 وەڵامماندایەوە بەهێز مامۆستاکان کۆنەرە شەڕ بێت تەوخواکەم ئینشاءالله دەرەجەدا بەزێت 2 بۆ 3 دەرەجەیەک ئینشاءالله ئومێدی دابەزین هەیە بە پشتیوانی خوای بڵێن هەندەسە بەخوا زۆر ئەی ڕوشاد لای خۆت زۆر زۆر قورسا بە ئەوانت نەترسینە بێنە هەندەسە بەهێزم وەڵامماندایەوە اعتراض نووسین وەڵاهی نووسین تەوقعەکەم ئینشاءالله بە ئۆنلاین بێت ئەگەر سەردانی پەروەردەکەیت و ئەتوانێت ئەترازی خۆت وای دانی هەشتاهەشت کۆنەی کوڕەکەتە بەشێکی بۆ پێش طبعا بە خۆشحاڵیەوە من بۆ خۆم لەگەڵ ئەکسەر ئایتی لە کۆلێژی زانست بۆ هەڵات یان سیستمی زانیاری کارژێڕی لە کۆلێژی تەکنیکی ئەندازیاری عەفوەن هەڵەبژێرم بەڕاستی یانی ئەوە ئەگەر من وەکو خۆم ئەگەر بمەوێ بەش بۆ کوڕەکەم هەڵبژێرم بۆ نمونە با بڵێن هەرگیز ناینێرمە شیکاری لەبەرەوەی خۆم شیکاریم بەڵام زۆر زۆرم پێ خۆشە بێ ئەگەر بکرێتە بەشی ئایتیەوە خۆزگە 86 نەبا 96 بە بۆ بینێرمە پرۆگرام سازی بەڵام ئەگەر ئینشاءالله ئایتیم زۆر زۆر پێ باشە وەکو خۆم خودی خۆم ئایتیم بۆ ئەم سەردەمە زۆر زۆر پێ باشە چکە توانی ئیشە حڕکەی لە ماڵی خۆتا دابنیشیت لەسەر لاپتۆپێکە ئیشی خۆت بکەی بەبێ ئەوەی چاوەڕێ هیچ کەسێک بکەیت وەڵاهی پزیشکیەکان ئەگەر دیارەکان پێ بگۆڕی ئێستاکانە و 86 بێنێت ئەینەرمە پەیمانگەی دەرمانساز ئەگەر وەری بگرێت پەیمانگە دەرمان 69 ئەگەر بە ئێواران و پارالێل بەڵێ لە کۆیە لە سۆران لە شەقڵاوە احتیمالە لە هەولێریش شیکاری مێرێکی زۆرت هەیە بێگومان ئێمە لایڤەکە ناسڕینەوە ڕاستەوخۆ لە ڤیدیۆکانمانە ئینشاءالله زیادە بێت ئەگەر ئەم بەسەرچاو بەڵام من لە کۆتایی لایڤەکە بەڕاستی نزیکە پلوم کۆمپیوتەر دەگرێت هەولێر بێپارە هەشتای ڕێک وەرەگری ئەگەر زانستی کۆمپیوتەر وەرگین نەک ئەگەر ئایتی وەرگین تقریبا 80 پێ 78 بەشێکی پزیشکی وەری 78 لە پەرستاری و شیکاری و ئەوانە لە دەوروبەری هەولێرە زیاتر بە زانکۆڵاین بەڵام بۆ نا هەولێر بە پارالێل و ئەوانە ئەوانی بیانەوە ئایتی وەکوتمان بەڕێزەکەم تقریبا 86 کاکە بڵم ئینشاءالله وەڵاهی لە پزیشکی گشتی وتمانە لە هەولێر تقریبا لە دەوروبەری 97.2 لەو دەورانە باشە پەرستاری سلێمانی پەیمانگە ئەم ساڵ ئەگەری هەیە بێتە چەند وەڵاهی ئەگەر هەڵە نەبم ساڵی پار 80 شتێکی وەرگرت بەس بۆ دنیایش ئەستە سەیرێکی کۆنەورەکە یەکەمەوە لە سلێمانی کە بەڕاستی ئەمە کۆنەورەکانەوە 84.286 تقریبا 84.3 بووە تۆ بڵێ بە نزیکەی بڵێ 84.3 وەرگرتووە بێتە 82 لە دەورە بە هیوای ئەوی توانی بێتم وەڵامی هەموو پرسیارەکان ددان نزمترین نەورەی هەولێر بێت
والله لە ئەسنانیش چاوپارێکەوە ئەگەر بۆشایکەین بۆ خۆی پزیشکی ددان ساڵی پار لە هەولێر 96.6 وەرگرتووە تقریبان دێتە 96 95.8 لەو دەوران بۆ بەشی IT وەکوتمان تەنها لە با بڵێین کۆلێژی زانست هەمانە لە هەولێرە لە کۆلێژی زانست تقریبان ئەو دەورانەی وەرگرتووە لە هەولێر بۆ بەشی ئینشاءالله کۆنەکەشدا ئەبەزێت ئینشاءالله ئومێدەکەین زیاتریش دا ببوورە ئەگەر دەنگم نەگەیشتەوە ئێستا ئەگەر هیوادارم دەنگم باش بێ لە تربیە ئەتوانیت سەردانی تربیە بکەی بەڕێبەراتی پەروەردە لە نزیک ماڵی خۆت سەربەچ پەروەردەیەکی یاوەتانی سەردانی قوتابخانەکەت بکە بۆ ئەوەی فۆرمی اعتراض وەربگری ئەکید لە بینی قوتابخانە و پەروەردە لە یەکیان نووسێت بۆ لەو ئومێدەکەین بە ئۆنلاین بێت ماڵی خۆتەوە بینوسیت بە هیوای ئەوەی دەنگەکەم گەیشت بەڵێ 96 بەبێ پارە ساڵی پار 96.7 وەرگرتووە تقریبا 2.7ەکەی لێ دەرکێتەوە خۆی دەرەجە داوازی 96 ئومێدەکەی انشاءالله بە پشتیوانی بەڕێزەکانم من داوای لێبوردنەکەم چەند دقەیەکیش لە لایڤەکەم زیاتر بە هیوای ئەوەی توانی بێتم وەڵامی پرسیارەکانتان بدەمەوە توانی بێتم خزمەتێک بکەم ئینشاءالله سوودتان لە وەڵامەکان بینی بێت ئەو دوو پرسیاری کۆتاییش جواب بدەمەوە من کۆتایی بە لایڤەکە دێنم انشاءالله هەوڵەدەم ئەم ماوانە زیاتر لایڤ بکەینەوە لەگەڵ بەڕێستان نابینی و لە هەمان کاتیشە بەپێی ئەو کاتەیە هەمانە وەڵامی پرسیارەکانتان لە یوتیوب و ئینستاگرام بدەینەوە جاسم بۆتانی ئەڵێ 80 بەشێک وەردەگرێ 80 لە با بڵێن علوم کۆمپیوتەرەوە بگرا زانستی کۆمپیوتەر هەتا دێتە خوارەوە داناخان ئەوەسی پرسیارەکەت بکە بابزانێت لا وەکوتمان لە علوم کۆمپیوتەرەوە وەرە خوارەوە ئێتر دێتە سەر مەعهەدەکانی پزیشکی و مەعهەدەکانی IT و یان کۆلێژەکانی کارژێڕی و ئەو بابەت هەفتاوی بە پارالێلکاری وەردەگرێ ئینشاءالله بە پارالێل تۆزێک زەحمەتە و نزیکشە لە وەرگرتن بەڵام ئینشاءالله وەرێگرێت بە پشتیوانی خۆی گەورە وەلوکان لە ئێواران نزیکترە لێ ئەمنی 62 هینایە وەکتو ئینشاءالله سەرکەوتۆ بن هەر هەمووتان تەلارسازی چەند دابەزێت تەلارسازی وە کوتمان خۆی 96 تقریبا وەریگرتووە احتیمالی 95 شەستیەک چی وەردەگرێ وەڵی لە 61 زیاتر لە IT پەیمانگەی IT با بڵێن زۆربەی کۆلێژەکان بە پارالێل یان ئێواران ئەتوانی ئیسفادەیان لێ هەفتاوی وەردەگرێ ئەو ساڵ هەفتاویەک لە بەشە پزیشکەکان سوودیان لێ وەردەگرێت ئینشاءالله لە کۆلێژەکانی کارژێڕی و لە باوڵێن بەڕێوەبردن و ئابووری و لە ئاداب و زمان و زانستە مرۆڤایەتەکانەوەانە ئینشاءالله سود لێ وەرەگرێت ئینگلیزی 61 بە پارالێل وەری دەگرێت یان ئێواران نازیاتر لە ئێواران 61 نزیکە چونکە ئینگلیزی تۆزە دەرەجەی بەرزە لەبەرەوە داواکاری زۆری لەسرە بۆیە عادەتەن دەرەجەی بەرزتر وەرەگرێت ئینشاءالله وەڵامی هەموو لایەکتانم داوەتەوە سەرکەوتوو بن دووبارە سەیری لایڤەکە بکەنەوە ئەگەر ویستان وەڵامی پرسیارەکان بە تەواوی ژوی لێ ڕابگرن ئەگەر نا لە یوتیوب لە ئینستاگرام پرسیارەکانتان بنێرن ئەوانەی کاتمان هەبێ ئەوەندانی زانیاریمان هەبێ هەوڵەدەین ئینشاءالله وەڵامتان بدەینەوە بە هیوای ئەوەی لە لوتکەی سەرکەوتنا بتان بینین و بتوانن لە داهاتووە ئینشاءالله ئەو با بڵێن ئاوات و ئامانجانەی هەتانە بیپێکن ئینشاءالله هەفتا حەوت ئینگلیزی بنەڕەت وەردەگیرێت سلێمانی ئەگەر هەڵە نەبم ئەو دەرەجەیە نزیکە لەو بەشەوەی کە بەڕێزت داوات کردووە پەروەردەی بنەڕەت ئینگلیزی بە سلێمانی
سلێمانی پەروەردەی بناڕەت ئازانم ئینگلیزی پەروەردەی بناڕەت 80 وەرگرتووە، ئێواران 69 وەرگرتووە. ئێوارانەکەی 69 و پارالێلەکەی 74 و گشتێکەشی بڵێن زانکۆڵاینەکەشی 80 وەرگرتووە. 77 لە ئینگلیزی وەڵاممانداوە 60 بەشێک وەرەگرێت. وەڵامی هەوو بەڕێزانشمان هەمووی دایەوە لە مەعهەدەکان کۆلێژەکانیش بە پارالێل و ئێواران ئەتوانی سوودیان لێ ببینی ئینشاءڵڵا. یاسا لەوانەیە خۆی ئەگەر هەڵدەم 80 وەرگرتووە لەوانەیە بە نزیکەی داواکاری زۆری ئینگلیزی لە ڕاپەڕین ئەگە هەڵەدەبم لە پەروەردەی بنەڕەتە پەروەردەی بنەڕەت ڕاپەڕین ئێوارانەکەی 67 عەفوەن 58 وەرگرتووە. ئینشاءڵڵا ئومێد دەکەین لە وێنانە لە ئینگلیزی وەربگیرێت. 9.2 چی وەری دەگرێت لە زانکۆی هەولێر بەشەکان. وەڵامی لە شیکاری لە چارەسەری سروشتی بایۆلۆجی پزیشکی ئەوانەوە نزیکە ئینشاءڵڵا پەرستاریش ئەمەلێکەیە ئینشاءڵڵا بزەحمەت. چەندە ئەگەر نمرەی 79 بۆ 80 بێنن شارستانی لەکوێ ئەگەر هەولێر بێت وەلەو تۆزێک زەحمەتە لەبەرەوەی ئەگەر هەڵە نەبم ئەندازیاری شارستانی شارستانی لە هەولێر پارالێلەکەی 80 پارالێلەکەی 89 زەحمەتە زۆر بەداخەوە 89.0 بۆ دهۆک ئەوەیان بۆ دهۆک شارستانی 83.6 وەرگرتووە بە پارالێل 83.6 تابان سەردارە لە بەڵێ لە کۆلێژیش لە تقریباً ئایتی و زانستی کۆمپیوتەر لە کۆلێژی زانست تەوا بەشە ئینشاءڵڵا وەرەگیرێت. ئایا بەش وەرگێڕان بەس پەیمانگایە نانەخێر بەش وەرگێڕان تەکنیکی وەرگێڕان پەیمانگایە بەشی وەرگێڕانیشمانەیە لە کۆلێژ لە هەولێر لە دهۆک لە سلێمانی تێکیامانە ئەگەر لە دەوروبەری با دڵنیاش ببینەوە ئەگەر بزانم بە دەقیقی چەندە تەکنیکی وەرگێڕان بڵێن وەرگێڕان لە کۆلێژی زمان وەرگێڕان لە زانکۆی سەلاحەدین 69.3 تقریبا هەفتای وەرگرتووە وەکو وتمان تقریبا هەفتای وەرگرتووە لە هەولێر بە هیوای سەرکەوتن ئینشاءڵڵا لە لوتکەی سەرکەوتنە بتان بینینەوە ئینشاءڵڵا هەموو لایەکتان سەربەرز باز بن پێم خۆش بوو لەگەڵتانە بم ئینشاءڵڵا هەوڵ دەدەین زیاتر لەگەڵتانە بین بە هیوای سەرکەوتنتان ئەتوانین لە بەشی تاقیگا ئیش بکەین بەڵێ ئەتوانین بەشی تاقیگا ئیش بکەیت با ئەوە کۆتا وەڵاممان بێ و بە هیوای سەرکەوتنتان ئینشاءڵڵا لە لایڤەکانی داهاتووەتان بینین.